دا قوبات طالبانی جێگری سەرۆکی حکوومەتی هەرێم بینەینەوەی بەڕێوەبەرەتی پاسپۆرتی سلێمانی کردەوە کە لەسەر بودجەی پارێزگای سلێمانی دروست کراوە و لە 8/9 پێکاتوە. دامەزراوەی پاسپۆرتی سلێمانی بە گواستنەوەی بۆ ئەم بینانوێیە دووپاتی بەردەوامی خزمەتکردنی زیاتری هاوڵاتیان دەکەنەوە. بەڕێوەبەرەکەشی کە لە سەرەتاکانی دامەزراندنی پاسپۆرتی سلێمانی لە ساڵی 1990دا یەکێک بووە لە بەشداربووانی بەشایەتی هەموو ئەو میوانانەی کە بانگێش کرابوون بۆ مەڕاسیمی کردنەوەی بیناکەیان ڕاگەیاند ئەوان بەردەوام دەبن لە خزمەتکردن. هەروەها وتیشی سەروەری گەورە بۆ جەنابی مام جەلال دەگەڕێتەوە کە لە کاتی خۆیدا بڕیاری دامەزراندنی پاسپۆرتی دەرکردووە. لە ساڵی 1990 هەڤاڵی بەڕێز مام جەلال لە میانی سەردانی بۆ بەڕێوەبەرایەتی ئاسایشی گشتی بڕیاریدا بکردنەوەی هۆبەیەک بە ناوی پاسپۆرت و نشینگە. ئەو کات هاوڵاتیانی کوردستان بێبەش بوون لە گەشتکردن و بوونی پاسپۆرت. لە کاتێکدا حکوومەتی ڕووخاوی بەعس مابوو دەدەسەڵات. زوو چەمچەماڵی تۆباران دەکرد. بەڵام بۆچوون و دووربینی بەڕێزیان وابوو کە لە داهاتوودا ئەم کارە فراوان دەبێت بۆ خزمەتکردنی هاوڵاتیانی هەرێمی کوردستان. ئەو دووربینەی بەڕێز هەڤاڵ مام جەلال ئەم دوو بەڕێوەبەرایەتی ئەمڕۆی لێکەوتووە، بەڕێوەبەرایەتی پاسپۆرتی سلێمانی و بەڕێوەبەرایەتی نشینگەی سلێمانی. قوبات تاڵەبانی جێگیری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان لە میانەی بەشداریکردنی لە مەڕاسیمی کردنەوەی پاسپۆرت داوتی ئەزمموی کاری پاسپۆرتی سلێمانی بە نمونەزانی و ڕاگەیاند هەوڵ دەدەن کارە باشەکانی پاسپۆرت لە دەستگاکانی تری حکوومەت جێبەجێ بکەن. شاراوە نییە کە نووسینگەی پاسپۆرت لە سلەیمانی نەک تەنها لە سلەیمانی نەک تەنها لە کوردستان بەڵکو لە هەموو عێراق یەکێک لە دائرە هەرە سەرکەوت و باشەکان بووە. ئەم دەستخۆشیش دەبێ من بە ناوی خۆم و حکوومەتی هەرێمی کوردستان و کۆمەڵانی خەڵکی کوردستان و بە تایبەت خەڵکی شاری سلەیمانیەوە دەستخۆشی لە عەمید ساڵح و عەمید سالار بکەم. عەمید ساڵح کە بەڕێوەبەری پێشوو بوو و عەمید سالار کە ئێستا بەڕێوەبەری دائیرەی پاسپۆرتە لێرە و ئەو کارە جوانەی کە کردویانە بۆ ئەو نمونەی کە دەریان خستووە بۆ خەڵکی کوردستان و بۆ خەڵکی سلەیمانی. بەشێکی تری وتەکانی جێگیری سەرۆکی حکوومەت تەرخان کرابوو بۆ ڕوونکردنەوەی هەنگاوەکانی حکوومەت بۆ دەربازبوون لە قەیرانی دارایی و چۆنێتی کارکردنی لەم قۆناغەدا تا ئەو بە هاوڵاتیانی بڵێ ئەوان سوورن لەسەر چاکسازی و ڕاپەڕاندنی کارەکانیان. ئێمە دەستمان کردووە بە پرۆسەیەکی تۆمارکردنی تەواوی موچەخۆرانی هەرێمی کوردستان بە سیستمێکی ئەلەکترۆنی. بەم هەنگاوە ئێمە هەنگاوێکی دوور و درێژە و هەنگاوێکی سەختیشە هەرچی بووچەخۆری هەرێمی کوردستان هەیە بە فەرمانبەرتەوە بە خاننشینتەوە بەوانەی کە لە چاودێری کۆمەڵایەتیان موچە وەرەگرن بە گرێبەستەکانمانەوە تۆمارەکەین بە سیستمێکی ئەلەکترۆنی بە پەنجەمۆری ئەلەکترۆنی و بە وێنەگرتنی چاو تاکو سیستمێکی گونجاو و سەردەمیانەمان هەبێ بۆ چۆنیەتی پێدانی موچە لە ئایندەدا. لەسەر ئاستی عێراق بەڕێوەبەرایەتی پاسپۆرتی سلێمانی ماوەی چەند ساڵێکە لە پێشەنگی بەڕێوەبەرایەتی پێشکەوتەکان هەژمار دەکرێ و ئەم نمونە جوانەش بۆتە سەروەریکی گەورە بۆ دامەزراوەکانی حکوومەت لە هەرێمی کوردستاندا. بۆیە لەمە دواش خەڵکێکی زۆر ئومێدی زیاتریان پێیەتی. عومەر کەریم گەلی کوردستان سلێمانی. گەشەدارە حەفید ڕای دەگەێنێت داوایان لە ئەنجومەنی وەزیران کردو